ئێمە ڕۆهاتین بۆ پارێزگای سلێمانی و بەڕێز جەنابی پارێزگار سوپاسی دەکەین کە پێشوازی گرمی لێکردین مەبەست لە سەردانەکەەوە بوو کە بێین دەستپۆشی لێ بکەین سوپاسی بکەین و پشتیوانی خۆمانی بۆ دەربڕین و وەزارەتی ناوخۆ کە بەڕێزان ئەدایەکی زۆر جوانی پێشکەش کردووە لە هەموو حاڵەت و تەنگژەکان با کۆرۆناشەوە بەڕێزان ئەداکەی ئەدایەکی زۆر بەرپرسانە بووە و ئێمە و وەزارەتی ناوخۆ هەمیشە پشتیوانی بەڕێزیان دەکەین و ئامادەی خۆمان دەبڕێ بۆ هەر کار و بۆ هەر ئەو کەم کوڕانی کە هەیە متابعی دەکەین و لەسەر هێڵە بین لەگەڵ بەڕێزانە کە بتوانن خزمەت زیاتر پێشکەش بە شاری خۆشەویست سلێمانی و دەڤەرەکە بکەن. بڕای من هاتنی ئەوان ئەمڕۆ بۆ ئێرە پشتیوانێکی بەهێزی ئێمەیە بۆ بەردەوام بووممان لەسەر کارەکانمان و وەرگرتنەوەی فیدباکێکە لەم خۆشەویستانەمانەوە کە ئەهلی ئیشەکەن و ئەهلی دەوڵەتدارین بەوەی کە ئێمە لە چ قۆناغەکەین ئەوانەی کردومانە چەند خوازیار و وەڵام دەرەوەی داخوازیەکانی خەڵک بووە بەس بە سوپاسەوە کە بە تەقدیرێکی باشەوە و بە ڕێزێکی زۆرەوە کارەکانیان وەرگرتووە تەمە ناکەین هەمومان بەیەکەوە بتوانین ئامانجا نیشتیمانی و نەتەوەیەکانمان لە دەوڵەتداری ئەم وڵاتەیە بێنی نەجێ. ئێمە سوپاسی ئەو دەست پێشخەریانەکەین بۆ ئێمە پشتیوانێکی گرنگە بۆی بتوانین بە هەمومان وەکو یەک تیم خزمەتگوزاری باشتر پێشکەشی خەڵک بکەین بە تایبەتی هەموو ئەو هێزانەی ناوخۆکە کەونە چوارچێوەی دەسەڵاتەکانی وەزارەتی ناوخۆوە ڕۆڵێکی گەورە و جەوهەری و میحوەریان بینیوە لە پاراستنی ئارامی و ئاسایش و ئاسایشی گشتیە وڵاتیان و ئاسایشی کۆمەڵایەتی